هاتني دكتور خطاب أحمد شيخاني أكين بو كونفرنسي وزين ويبو بخير بي دكتور جان بيت شونا أم كونفرنسانا بتايبتي ل هرمي كردستان ولا شاري سليماني برا وأجتات شند أم كونفرنسان جرينجيان هي بو شاري سليماني وبو هرمي كردستان. زۆر سپاسان دەکەم سپاس بۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە ئێمڕۆ توانیوانە کۆنفرانسێک ڕێگەبخەن لەسەر پرسێکی یەکجار گرنگ و یەکجار زیند و پرسێکی هەنووکەیی کە ئێستاکە گرفتی هەموو جیهانە وەک ئێمە ئەزانین کە ڕوبەڕووی واقعێک بووینەتەوە ئێستا واقعی گۆڕانی کەشوهەوا واقعی ئاسایشی وزە واقعی تێکچوونی ژینگە کە ئەمە پرسی یەکجار گرنگی ئێستا نەک هەر لە هەرێمی کوردستان بەڵکو لە سەرتاسەری جیهانە بۆیە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە ئەمڕۆ هەڵساوە بە ئەنجامدانی ئەم کۆنفرانسە لەسەر ئەم پرسە گرنگە بێگومان بایەخێکی یەکجار زۆری هەیە و بەتایبەت کە ئەزانین لە هەرێمی کوردستان توانای یەکجار زۆر هەیە بۆ ئەوەی لە وڵاتێکی لە هەرێمێکی پشتبەستوو بە وزەی نەوت و گاز بگۆڕین بۆ هەرێمێکی پشتبەستوو بە وزەی نوێ بووە کە کاریگەری یەکجار زۆری ئەبێ بۆیە بەڕاستی دەستخۆشی لە سەرۆکایەتی و سەرۆکی زانکۆ و سەرجەم مامۆستایان و ستافی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەەکەم و لەوەش گرنگترەوەیە کە ئەم کۆنفرانسەیان بەتەنها ئەنجام نەداوە بەڵکو ئەم کۆنفرانسە لەگەڵ زانکۆی تەکنیکی باکوور واتە لەگەر لەسەر ئاستی هەرێمی و لەسەر ئاستی نێودەوڵەتیش لەگەر زانکۆی کوترای مالیزی ئەنجامیان داوە دەستخۆشیان لێ دەکەم و هیوادارم سەرکەوتوو. زۆر سپاس دکتۆر گیان وەکو ئەم وزەی نوێ بووەوە وەکو بەڕێستان باستان کرد بەشێکی نوێیە ئایا هیچ زانکۆیەک هیچ پەیمانگایەک هەیە لە هەرێمی کوردستان کە ئەم بەشەی هەبێت ینی لەو بوارە جارێ پرسی وزەی نوێ بوونەوە یان پرسێکی هەمەلایەن هەیە بەڕاستی یعنی پرسێکە ئەبێ زانکۆکان ئەبێ کاربەدەستان و بڕیاربەردەستانی وڵات واتە سیاسەتدان ڕێژەرانی وڵات و ئەبێ ئابووری ناسانی وڵات پسپۆرە جیاوازەکان هەمویان تێدار بن. بۆ وەڵامی پرسیارەکەت نەخێر بەڕاستی ئەمەیەکێ لە نەقسەکانە لە نێو زانکۆکانی هەرێمی کوردستان بە تایبەت لە زانکۆ پۆلیتەکنیکیەکان بەشێک نییە تایبەت بێ بە وزەی نوێ بووەوە چونکە لەم پرسە گرنگەدا کە ئێستا زانکۆی پۆلیتەکنیک هەڵساوە بە ئەنجامدانی کۆنفرانسە لە پرسی وزەی نوێ بوونەوە زانکۆ ئەبێ ڕۆڵێکی یەکجار گەورە ببینێ ڕۆڵ بە تایبەت لە دوو ڕۆوە لە ئامادەکردنی کادیری پێویست بۆ ئەم بوارە کە تا ئێستا کادیری مختصمان لە بوارەیانە تەنها باولێن ئەندازیاران و پسپۆرانی بواری کارەبا و ئەمانە لە بوارە ئیشەکان بەڵام کادیری مختصمان نییە بە وزەی نوێ بۆیە پێویست دەکە زانکۆکان ڕۆڵی گەورە بژێڕن لە ئامادەکردنی کادیری پێویست بۆ بازاڕی کار بە تایبەت ئێمە هەموو کار قسە لەسەرەوە دەکەین وەک وەزارەت کە ئەڵێن پێویستە زانکۆکان پرۆگرامەکانی خوێندنیان بە بازاڕی کارە ببەستنەوە باشە ئێستا بازاڕی کاری وزەی نوێ بنەوە بە تایبەت وزەی خۆر یەکێکە لە بازاڕی کاری گرنگەکان کە ئیش زۆرە بۆیە پێویست دەکە کادیر بۆ ئەم بارە ئامادەکرێت خاڵی دووەم کە زانکۆکان ئەتوانن ڕۆڵی تیابژێڕن ئەویش پێشخستن و گەشە پێدانی بواری وزەی نوێ بووەیە بۆ ئەوەی بە توێژینەوە یعنی سنتەری توێژینەوە بۆ ئەوبارە دروستکەن بە پێشخستنی سێکتەرەکە بتوانن هەرێمی کوردستان لەو بوارەوە بەرەو پێش بین بتوانین هەرێمێکی پاک هەرێمێکی سەوز بنیاد بێت. زۆر باشە دکتۆریان سپاس دەکەین دکتۆریان وەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی خاڵەکەمان بخەینە سەر زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەڕای ئێوە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دەستێکی باشی هەبووە لە بەرەو پێشبردننی یعنی دروستکردنی خوێندکار بۆ بەشداریکردن لە بازاری کارە یان خوێندکاری وا لێ کردووە کە بتوانێت ڕاستەوخۆ بچێتە ناو بازاری کارە و هەلی کار بۆ خۆی بڕەخسێنێت. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وەک یەک لە زانکۆ پێشەنگەکانی کوردستان بێگومان ڕۆڵێکی یەکجار گەورەی تا ئێستا بینیوە بە تایبەت بۆ دەڤەری سلێمانی کە تەنان تاکو 2 ساڵ بەر لە ئێستاش تاکە زانکۆی پۆلیتەکنیک بوو
بۆیە توانیوەتی بە تاکید کادیری پێویست بۆ سەرجەم سێکتەرە جیاوازەکان ئامادە بکە و کادری سەرکەوتوش ئامادە بکە و ئەوەی ئێمە لە بازاڕە ئەیبینین بەشی هەرە زۆری لە دەرچوانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانین لە پەیمانگە جیاوازەکان و لە کۆلیزە تەکنیکە جیاوازەکان لەم زانکۆ ئازیزە خوێندنیان تەواو کردو بڕوانامەیان بەدەستهێناوە بۆیە بە تاکید زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی تا ئێستا ڕۆڵی گەورەی بینیوە و ئێمەش وەک وەزارەت هەموو کات پشتیوانیان ئەبین بۆ ئەوەی بتوانن زیاتر بەرەو پێش بڕۆن زیاتر کادیری پێویست بۆ بازاڕی کاری هەرێم دروست بکەن. زۆر سپاس بۆ تۆ دکتۆر خەتاب ئەحمەد شێخانی بەڕێوەبەری گشتی خوێندن و پلاندانان لە وەزارەتی خوێندنی باڵا زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ ئێوەش سپاس هیوای سەرکەوتن بۆ جەنابەت و بۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی.